کە ئێستا هەر بەرهەمێکە بابەتێک هەمان بەسەرڕایک لە بازاڕەکانە هەیە بەڵام کاری دەستی لەبەرەوەی سەلیقەی خانمێکی پێوە دیارە لەبەرەوەی ماندووبوونی خانمێکی پێوەیە و لەگەڵیشیا بەخواست و ئارەزوو بە تێکەڵکردنی هەندێک ڕنگ و بە هەندێک سەلیقە کارەکان دەکرێت و بوارەکانی کاری دەستیش زۆرن خۆشبەختانە زۆرێک لە خانمان لە سەرجەم بوارەکانی کاری دەستیە هەر لە دروستکردنی جلی کوردی و با بڵێن نەخشکردنی جلی کوردی و کڵاو و ئیتر ئەو بابەتانی کە بۆ جلی کوردی بەکارێن توانیمیانە کار بکەن ئەمڕۆژ دوو خانمی بەهرەمەند دوو خاتونی تەزڕەنگی لە پامی ڕۆژەوە لەگەڵمانانەوە ئەزمونە جوانی خۆیان بۆ مەدەگوازنەوە و باس لە هەندێک لە کارە دەستیەکانیان دەکەن جا کابدانە وابزانم هەردووکیان هێوەژنیشنە هەرەڵەن هێوەژنەکان بێکەوە ڕێک ناکەون وایە ئەوەی مە لە پامی ڕۆژ پێکەوە کۆمان وانە ئەوە تا ڕێکەوتون و یاخوا بەخێر بێن دەونتان خاتو ژینە بەهادین و خاتوساهی و هەردووکیان دەزڕەنگین و ئەمڕۆ بەکارە جوانەکانیان لە گەڵ ئێمادا بن خاتو ژینە پێم بڵەکەی حەز و خولیای ئەوەت بۆ دروست بوویان چۆن بڕیارتدا لەگەڵ خاتوسایە دەست بکەن بەم کارە جوانانە خوشحاڵیم بە میوانداریتان من زەرەتا دشەکەم خەیات بوو پێیوتم کە من جلەکانە دوورم تۆ توانی بیچنیت بەم نەوعە حەزم لێ بوو ئەمیش خۆی پێشتر وردە وردە شتەکەی کرد بوو من بە نیازی جلچنین دەسم کرد بە شتەکە حەزێکی کەمم بۆی هەبوو وردە وردە کەوتینە واری ئەکسسواراتەوە ئەکسسواراتیشمان دروست کردووە تا گەشتی بەمە هەستەی ئێستاش فراوانتان کرد بەڵێ خاتوسایە دووبارە بەخێر زۆر سپاس کاتێک ئەو بیرۆکێت بۆ دروست بوویان کە دەست کرد بۆ کاری دەستڕەنگی نییە پێدوا بوو بتوانانی لە زۆرێک لەو کارانی کە کردوت ئێستا هەستەکەم بابەتی جیاوازتان داناوە بتوانانی لە هەمویانە ئەو دەستڕەنگینی خۆت دەربخەیان بەرەبەرە دەست پێکرد ئەمە چۆن بوو؟ وەڵی سەرەتا کە دەستم پێ کرد ئێمە هەردووکمان تەخەڕوجمان کردووە ئەتر کار و دامەزراندن نەبووتمان با سەرەتا دەستکەین بەم ئیشە لە هەم لە ماڵەوە کاتمان هەیە هەم ئیسفادەی هەبێ ئەو کاتی کە هەمان ئیسفادەیەکی لە بکەین و هەم ئیشی ماڵی شەو لە پەنا بکەین سەرەتا کە دەستم پێ کرد وا دەستم پێ کرد تەنها ئەکسسواراتی جلی کوردی بێ بەڵام دوای وردە وردەوتم کە هەر من ئیشەکە ئەەکەم با ئەکسسواراتی جلی مۆدەشی لەگەڵا بێ با جلچنینی جلی کوردیشی لەگەڵا بێ زۆر جار تەڵە بکرێ ئەڵێ ئەمێ ڕێخستنێ بکەم لە بینی جلە کوردیەکان و ئەکسسواراتەکەیە ناکرێ لای دوو کەس بیکەم کەسەکە بۆی ئیشەکە ئیشی دوو دەستە نەبێ لەبەرەوە قەرارما بۆی تر ئیشەکەمان فراوانکەین و زیاتر گەورە بێ زۆر باشە ژینەخان ئەم ئەکسسواراتانەی کە دروستیانەکەن و ئەیان گونجن لەگەڵ ئەو جلە کوردیانیان ئەو زلانی دیکە بۆ ئافرەتان ئەو مادانی تایە بەکاردێ و میر و موت و چوزانم زنجیر و شتانە لە ڕووی کوالیتیەوە چۆنن ئەمە یەک دووهەم ئەم ئیشە بۆ تەمای ئەوەی کە بتوانن ئەگەر شتێکی کەمیش بێ بژێوی ژیانی پێ تەرتیب بکەن یان نا ڕاستەکەی بۆ پرسیاری یەکەمت ئێمە زمانی کوالیتی شتەکانمان لە دوکانارەکانی کە شتەکانمانی لێکرین وەریەگرین و هەرو زمانی کە لەوانمان وەرگرتو ئەینەوە بە مشتریەکانمان ئەڵێن ئەمە ئەو زمانەکەیەتی لەگەڵەوەشە پارەکەی ئەوە نییە کە تۆ دامەزرابیت و مەعاشێکی خۆ دەرەگریت و بژێویەک پایەکەی بەڵام بەشی خۆی هەر هەیە و لەخوا بەزیاد لەوە باشترە هەردانیشی لە ماڵەوە لە هیچ باشترە وانە ژینەخان چ بەشێکت تەواو کردووە وەکو خاتوسایشتی هەردووکتان تەخەڕوجتان کردووە من ئایتیم تەواو کردووە بەڵێ ئەم ساڵ پار تەخەڕوجم کردەوە بڵێن لەو کاتەوە لە ماڵەوە زۆر سوپاس زۆر دەمێک نییە باشە من شکاری نەخۆشیەکانم تەواو کردووە تقریبان 3 ساڵە بێ شتان ساغ بێ زۆر گرنگە سەرراوێکەوە خوێندنتان تەواو کردووە بەڵام نەوەستاون ئەگەر لە بوارەکەی خۆشتان کارێکتان دەست نەکەوت بێ توانیتانە سوود لە حەز و خولیاکانی خۆتان ببینن هیچ کەسێک هەبوو پاڵنەرتان بێ سایخان لەوەی کە دەست بکەن بم کارانە زۆر جار ئەو کەسێن کە لە دەوروبەرمان ئەگەر دەزڕەنگین بن ئێمەشە لەخۆ حەزەکەینها کار بکەین یان کەسێک هەبێ لێوی فێر ببین طبعا ئەگەر ئێمە خێزانەکانمان هەردووکمان هاوسەرەکانمان کە سوکاری هاوسەرەکانمان لە پشتمان نەبن ئێمە ناتوانین بەردەوام بین بە ئازایەتی ئەوانە ئێمەش دەتوانین تاوەکۆسە بەردەوام بین و گەشتین بەم خاڵە ئێستا
لە ڕووی وەرگرتنی فێربوون و وەرگرتنی سەلیقە و بابەتانەوە کەس هەبووە لە عایلە کەسان نادەسڕەنگێن بێ؟ وڵی تر خەسوم پێشترە میشانەی کردو بە زیستە نایکات چکە ئەوش لە تەمەنی ئێمە کردێتی ئەتر زۆر جارێمە پرسیاری لەکەین یان شتێکمان لە ئاسیوێ بۆ وڵین جاری وایە فکری لێ وەرەگرین چکە ئەو تۆزە لە جیلی پێش ئێمەیە شتەڕاستەکان لایەوان تر هەوڵمان ناو تێکەڵی بین لەوە بێ ئیشی زیاتر هەن دەربوو بێ وانە پاڵی پێوە نابێت باشە ژینە خان ئەم بابەتانە دەبێت شوێنەگە بێت یای ساغ بکرێتەوە جا دوکانێک بێ یان ئێستا لە سوۆشیال میدیایە تا چەند ئێوە توانی وتانە لە ڕێگەی ئەپەکانی سوۆشیال میدیاوە چ ئافرەتان سناب زۆر بەکارێنن ئینستاگرام زۆر بەکارێنن یا لە ڕێی فەیسبوک و بتوانن ئەو کاڵایانی کە هاتانە هەم عەرزی بکەن مشتری بۆ پیا بکەن هەم بتوانن لی بفرۆشن. ئێمە دوکانمان نیە جارێکە نەگەشتینەوە بەڵام پیجێکمان هەیە لە ئینستاگرام لە ئەپەکانی کەش پیجمان هەیە بە زیاتر لە ئینستاگرام ئەکتیڤین لەوێ شتەکانی خۆمان عەرزەکەین دایانەنین و زۆر جار سپۆنسەری لێ ئەین بۆەوەی کە زیاتر خەڵک ببینێت بۆ شێوەیە هەر کەسێک مشتریمان بوو بێت لە ڕێ ئینستاگرامەوە پێوتین جاواب دەرفەتێک من حەزەکەم هەر لێرەوە ناوی پیجەکەتان بڵن بە بینەر و بیسەر سێرچی بۆ بکەن. پیجەکەمان بە ناوی هاندمەیدز لیرەوەیە تەکاری دەستی لیرە هەموو ئیشەکانمانی تیادا ئەنین و خەڵک کە لێەوە تەڵەبمان لێکەن ئێمەش گایانتنیان بۆکەین و بۆ شوێنەکە خۆیان بیانە. ناوی پیجەکەتان لە چێوە هاتۆ ساخن؟ وڵی ویستم ئەو کاتەکە بە دوای ناوەکەی گەڕام زۆر بە دوای گەڕام زۆر سەرچم بۆ کرد ویستم ناوێک بێت کورت بێت لە ئیشەکەمانەوە نزیک بێت و یعنی بە جوانی بچێتەمێ یعنی لە مێش کتابمێنێتەوە ئێستا هەنێک ناو هەیە قورسەمانەوە یان نایەتە سەردەم بەڵام لیرە هەم لەگەڵ شتەکان ناتوانین بەکاری بێنین هەم شتێکی کوردەواریشە هەر لە زۆر کۆنەوانێ لیرە بەکار هاتووە لە جلی کوردیا و لە ئەکسسواراتە ئەتر ئێمە ژوستمان ناوێکی کورت و پوخت و جوان بێت. ئێستا ناونانی بڕاند و دوکان و ئەم ئیشانە بەقدر ناونانی مناڵ قورس بووە زۆریش بووە بۆ شتێک هەڵبژێری دووبارە نەبێ خۆتا گوجاو بێ و دووبارەش نەبێت. زۆر باشە. کەمێک باس لە کاردەستەکانتان بکەن زانم ئێوە چی جۆرێکی کاری دەستی دروستەکەن ئاماژی پێبن سپاسانەکەی بزانین کارەکان لە ئەکسسواراتی سەرجلی کوردی دروست دەکەین پشتوێن و شیتەک و هێل و مێخاک میلوانکە بازن گوارە ئەتر بە پێی خواستی کەسەکەی جانتاشە بینم جانتا دروست دەکەین بەڵێ تەسریحە دروست دەکەین تەسریحەکان خۆی حازرین یعنی ئێمە بەس دیزایانی بۆکەین جلی کوردی هێلێک سڵتاکەوە ئەتر بە پێی خواستی کەسەکە لەسەر تەڵەبی کەسەکە ئێمە زیاتر ئیشەکەین ئەتر ئەکسسواراتی سەر جلی مۆدەشمان هەیە چکە جلی کوردی عادەتەن هەر فەسلێک لە ئێمە زیاتر باوە تر ئەکسسواراتی سەر جلی مۆدەشمان هەیە. وڵاجا بە پێی زانیارەکانی من ئەمڕۆ هۆنیان خانەوە چەند بەرنامەیەک بۆ چژن تۆمارەکە ئەو مێزە دوایی چیت پێویست بوو بۆ جلەکان تەرتیبی بکەن. وانە ژینە خان ئەم بابەتانی دروستیانەکەن تا چەند ینی ئاسان دێن بەدەستەوە یان با بڵین کاتی ئەوێ قورسە فکری ئەوێ یان هەر شتێکە وەکو بڵێ بۆ نمونە یەک جار دروستکردنی سەرەتای قورساوکی تری وەکو بڵی کۆپی ئەوانەکەنەوە یان لە هەر جارێکە ئێوە بە شێوازێک ئەینەخشن بە شێوازێک دروستیەکەن کە دەزڕەنگینی پێوە دیار بێت. ڕاستەکەی وەکو شتی قورس دەست بەم ئەمە پیشانتان بم ئەمە ئاسان دەرەکەوێت شتێکی سادەش دەرەکەوێت بەڵام ئەگەر دروستی بکەی قورسە قورسی چۆن ئیزعاجە ئەمە شمڵیە بە شمڵی کراوە ملوانکەکە وەکو مێخەک دەرەکەوێت ینی ستایلەکەی بەڵام بە شمڵی کراوە دانە دانە ئەبێت تۆ بیکەی بەم پەتانەوە دیگریان بەرەوە دی دانەدانە ئەم دەرزیانەی پێوەکەرەوە وردە ئیشەکە تۆزە ئیزعاجە ئەەکە چۆن دیش بێ دوای چۆنەڵی وشکە بێتەوە و بچووکە بێتەوە دوای شلە بێتەوە بێت و ئاگاداری ئەوانە شتێکی ئەوە نرخی چەنە ئەوەی کە دروستان کردووە ئەمە خۆمانە خۆمانت دههزار 15,000 بەم نەوعە بەس ئەمانە بزەبت لەبەر ئەوەی کە ئەمە حەق دەستی زیاترە وەک لە تێچۆکەی هەنێک بابەتی ترمان زیاتر ئەو بۆنە ئەم ملوانکەیە جیازی هەیە لە بینی بۆنە شمڵی و مێخەکەیە لە ڕووی بۆنەوە کامیان بۆنی زیاترە یان خواز لەسەر کامیانە
والله هەردووکیان چۆنەڵی شتێکی کلاسیکن پێشتر بەکار هاتوون زیاتر مێخەکەکە بۆنی زیاترێکە بەڵام هەردووکیان چۆنەڵی کوردەواریانن کۆنترن لەم جیلی ئێستا زیاتر مور و قەزوان ئەو شتانە بەکارێنرێت کە مۆدێرن ئێوە تێکەڵیان ناکەن هەردووکیان پێکەوە تێکەڵ یەکەین بۆ دیزاینەکان ئێستا ئەوەی ژینە دەسییاوە تێ قەزوانە هەم ناوی بۆ مناڵ زیاتر جوانە هەم ناوی کەسەکەمان لەسەر نووسیوە دایک زیاتر داوایەکە بۆ مناڵ خواستی زۆر لەسەر ئەو سوارەتە زیاتر من بە جلی کوردی پیاوانەوە ئەمە بۆ مناڵێکی کوڕ دروستمان کرۆ ئافرەتانی ژێکەن لە بری تەسبیح ئەمی مروارە زۆر شتێکی ناسکە لەگەڵ جلی کوردی بە ئەیکەنە بەری خۆیان ئەمە زۆر ئاسان دروست دەکرێت بەڵام کاتە سەرەکەی هەرزانە سەرەکەی هەرزانە بەڵام بەلای هەموو کەسێکەوەنا خەڵک لە دوورۆی بینێڵێمە ئەم شتە پچکۆلانەیە بۆچی بە 10,000 بۆ بە 9,000 بۆ بە 7,000 بەم ناوعاچکە ئەم پیتانە هەریەکەی ئمە دانی 1,000 دیناری پێین لە بەرەوەی هەم کوالیتیشە ناوەکەی درێژ و پیتی زۆر تیا بەکارەتوێت ئیتر خۆیمە لە 4-5 پی زیاتر ناگرێت بچووکە بەڵام هەم بچووکە هەمیش کوالیتی باشە هەم تەسبیحێکی سەو یەکدەنگی چەندانی خاتی باشە باستان تۆزە بەسمان لە نرخەکان کرد بۆچی دەوترێ هەمیشە کاری دەستی نرخی زیاترە سەرڕایەت کە بۆن کۆمەڵک بابەتی تر هەیە لە بازاڕەکانە ئاسانتر دەستەکەوێت ئایا ئەم قسەی چۆنە بینم دەسڕێگەین بەڵێ ئەو شتانەی کە لە بازار ئافرۆشرێ خۆت دەڵێیت لە بازاڕە هەیە بازاڕیە بازرگانەکان بە ناوی بازرگانی و ئەیهێنن بە کوالیتێکی خراپتر بە زووتر ڕەشەبێتەوانێ و کەسەکەش جاری وایە هەر سوارەتەکە ناکەی بخۆتەوە بچڕێ هەر لە ماڵەوە هێنی لە علاگای سێرەکەی پچراوە ئەمە بۆ هۆکارەکەی وەیە کوالیتی خراپە تەنها بۆ ساختکردنەوە بۆ بازرگانی هاوردەکراوەتە ئێرە بەڵام ئێمە بە کوالیتی ئیشەکەین یعنی هیلاکی تیا بکەین ئەوانەی بازار معمەلین چۆنەڵی کەسەکە دەستی ڕاهاتوو هەر خێرا شتەکە لە کۆڵخۆی کاتەوە یان حازری ئەیکەنە قاڵ بکەوتەوە بەڵام ئێمە پێوی هیلاکە بین تەقەڵ بە تەقەڵ ئەیدورینەوانێ سەرڕای ئەوەی چەسبی لێ ئینجاری وایە شتەکە بە تەقەڵ ناکرێ ئەبە چەسبێکی لێ بین کوالیتی باش بە زووبەری نەیە کەسەکە کلەیمان لێنەکە بچینە بازار بە دوێ شتی کوالیتی باشە بگەڕێن لە بازاڕیشە ئەم شتانێکی ئێمە هێناومانە کوالیتی خراپ هەیە بەڵام ئێمە نامانێن شتێک بکەین گلەیمان بێتە سەر ئێرانی وتەنی مەسموعی خراپەوەی کارەوانەیە لە سینۆ ئەوی بەدەستەوەیە ئەوان ئێستا بینەران و بیسەرانی خۆشەویست ناو ستودیۆ پڕ بۆ لە بۆنی مێخەک وانە خۆزگا تەمام زۆرم حەز لەو بۆنەیە خۆزگەێستا بینەران لە ڕێی شاشە و بیان توانێ ئەو بۆنە ئەوی بەدەستەوە چی ئەمە ئێستا لەسەر لەگەڵ قسەکانماناگە هاو وتان مێخەک ئەمە مێخەکە پێشتر بەکار هاتووە بەڵام ئێستا بە شێوازێکی مۆدێرن کردومان دەسەرم گوڵەخێ و بەسەر جلی کوردی توانی بەکاری بێنی هەم شتێکی جوانە هەم مۆدێرنی تێکەڵاوە هەم کلاسیکەکەشمان تێکەڵاوی هەم بکێ بە مەدالیا هەمیش وەکو گوڵەخە بەڵێ لەم حەجمە بچووکتریشمان دروست کردو بۆ سەرفەقیانە ئێستاکە زۆر باوە سەرفەقیانش بەم شێوێژ ئەمە بووکو گوڵێخە بەکارێنی هەم بۆنێکی خۆشی بڵاو بێتوانێ هەم جۆری مۆدێرن و کلاسیکیشمان تێکەڵ ئەگەر خانمێک خوا پێداو بێ و خۆی لیری ئاڵتۆنی هەبێ ئەتوانێت لە باتی ئەو لیرە زەردانە لیری ئاڵتون بەکاربێنە بەڵێ بێگومان ئێمە گوڵەخەکەی بۆ دروستەکەین لیرەکە لیری ئاڵتون ئیشی زەڕەنگەرە پێوی بکە ڕاستیەکەی ئێمە ناتوانین ئەو مەسوولیات بەڵێ بیباتە لای زەڕەنگەرەکە و لای زەڕەنگەرێکی شارەزا پێوی بکە چکە لیرە ئێستا گرانە ناتوانین ئەو مەسوولیات هەڵگرین 5-6 لیری قورس ئەو کەوایە بێنە پشتمێشە چکە زاڵ ئیشی زۆر بجوانی ئەمە زۆر لەمانە دروست کردووە بەزاڵ کەسانم بینین کە دروستیان ئەمە هەرم دانەیە پێشتر دروستمان نەکردو لەو قەنەعاتەشانی خەڵک خیرەتی هەبێ داوامان لێ بکاتەوە لە بەروێمە ئیشی مانگێکە یعنی ئەمە یەکەم و ئەوڵ و ئەخیر بوومە ئەوڵ و ئەخیر داکە زۆر پێوە هیلاک بوونمە زۆر تاکە ئەو سەڵتەیەش ئەگەر ببینن ئەر بۆ نەوە ئەمە واز لە قوماشەکەی بێنە چی و چی نییە یان کوالیتی یا کوالیتی نییە یا بایچەنە بایچەنە بەڵام ئەم ئیشە ئێستا ئاوە ئەگە خانمێک داوای بکە ئەمە باشی مانگێکتان کرد بەخۆلانە زۆر بڕۆ ئەمە بایچەنە ئەمە VIP لەوانە VIP بایچەنەوە سەریەچێتە 250,000ەوە بەرەمە پشتیشی بەکامل چنین عادەتەن بەشی پێشەوەی کەوا هەیە قۆڵەکانی هەیە و پشتیشەوەی هەیە ئەمە ئێمە هەموویمان چنیوە بە یەکجار پشتەوە چی ئیسفادەیەکی هەیە ئینسان ئەو خانمە
لە دائنیشەیە هەیە تەڵەبیەکە بەونەوە حەزە ئەویش ینی هەیە گوێنایەتە خۆ حەستان لەشی وە هەیە ستایلی وا هەیە بەس پشتەکەی ئەڵێ بۆم بچنا ینی پێشەکەی سادەیە قۆڵەکەی سادەیە بەس بەگەرە بڕۆ خاتوژینە لەسەر ئێکسوارەتەکان لەسەر ئەم جوانکاریانە هەستەکرێت لە زۆر تا ئێستا لە مۆدێلەکانە بۆ دواوە و بۆ کلاسیک خەڵک گەڕاوەتەوە بۆ ڕەسەنایەتی لای ئێوەش وایە ئەو شتانی کە کلاسیکن و بۆنی داپیرە و ننگوانەمانی لێ دێت ئەوە یان شتی نوێ و سەردەم زیاتر خۆی هەنێک کەس هەیە بۆ جیلی ئێمەشن هەست بۆ شتە کلاسیکانەکەن چکە بۆنیان کردو بە ننگیانەوە بە دایکیانەوە یان هەم ئێستا زۆر باوی کلاسیکە ئەم بابەتانە تەڵەبی لەسەر هەیە بەڵام هێشتا هەر کەسانی گەورەتر لە جیلی خۆمان ئەوان زیاترچن بە حازریەکەی کڕن ئەڵێن ئەمە حازریە هەیە لەگەڵەوەشە ئەمە زیاتر بابەتی مۆدرن مشتریمان ئێستا شتێکەڵکردنێکی جوان هەیە لە هەردووکیانە هەندێک کاری جوان هەیە کە هەردوو بابەتەکەی تیاە سێتێکمان هەیە سە حالیان لای مشتریەکەم خۆمانە بۆمان کردبوو بۆ جەژنی ڕەمەزان بە ستایلی چۆنەڵی وەکو ئەمە بە ستایلی مێخەک بۆمان کردبوو بەڵام بە مرواری و بە لیرە ملوانکیەکمان لە شکڵی مێخەک بۆ کردبوو هەم دەسەکەی هەمگارەکەی شتێکی زۆر جوان بوو هەم مۆدرن بوو ستایلەکەشی کلاسیک بوو ساخان بە تایبەتی ئەوانی کە چ لە پیاوان چ خانمان کە ئەچنە لای بەروبدور کێشەیەکیان هەیە لەوەی کە وعدە خلافیان لەگەڵەکەن لە کاتی خۆیان شەتاوە ناکەن ئەمە گرفتی زۆرێک لەوانەیە کەچنە بۆیە زۆر جار خەڵگەڵەیە چم کاکە پار شتەکە بە حازرێکە ڕم و نەجاتم بێلەوەی کە موعیدی خەیات ئێوە ژووک و خاوەن پیشە بووە کەسێک خانمێک بێوێ بۆ نەورۆز بۆ بۆنێکی تایبەتی خێزانەکەی خۆی بۆ جەژنی ڕەمەزان قوربان شتێک بدا بە ئێوە و ئێوە لە کاتی خۆیان بۆی تەواو نەکەن هەوڵمان نەیە ئەو شتە دروست بێت بگرە جاریوا هەیە پێش موعیدی خۆشی حازرە بێت شتەکە یان کە وعدی شتێکمان لە کەسێک وەرگر کەسەکەوتی بۆ نە بۆ دوو بەیانی بۆ بەیانی ئەمە هەوڵین بە زووترین کات بۆی بکەین جاریوا هەبووە گەیاندنەکە نەمان ناوەتە دەست کۆمپانیای گەیاندن تومانە تەخیرە بێ با کەسەکە فریەی مناسبەکەی بکەوێ یەکسەر خۆمان بۆمان بردووەگە لە ناو شاری سلێمانی بوو بێ جاری واش هەیە کەسەکە درەنگ بیری ئەکەوێتەوە بە ئێمە بڵێیان درەنگ قەرار ئەیە ئەویان تۆزە بۆ ئێمە مشکلێ زەختەکە زیاترەکەوێتە سەر ئێمە بۆ ئەڵێ من بۆ بەیانی ئەو شتم ئەوێ یان ئەڵێ بۆ پێنجشەمە ئەو شتم ئەوێت لە دەرەوەی شاریشە ئێمە ئەبێ حسابی ئەو بکەین جاری وایە کۆمپانیەکان ڕۆژێکی پێ ئەچێ گەیاندنەکەی دوو ڕۆژی پێ ئەچێ ئەبێ زوو شتەکە تاوکەین و بیگەین بۆی ئەو کەسە بتوانێت بۆ مناسبەکەی خۆی لەبەرجە ساخانێسە من داوای ملوانکەیەکی مێخەک بکەم مەڵە ئێوە هەردووکتان کاری لەسەرەکەن یان یەکێکتان چۆن یەکە گرین بۆ کارکردن لەسەر بابەتەکان وڵاتر بەپێی مەجالمانە جاری وایە من مەجالم هەیە ئەو نیەتی جاری وایە ئەو مەجای هەیە من نی مەجاری وایە هەردووکمان بێکەوە ڕێەکەوین ماڵێکمان بێکەوێ قادرمان بینە ئیتیفاقیان کرد باشە ئێوە قەت بووە شتێک کەسێک کە ئوردەریەکە بەدڵی نەبێ بینێرێتەوە پارەکەی بۆ نونە داواکە یا پارەکە نیا بۆ کەسی بووی گەیاندووە بڵەو شتەوە نییە کە من لە سۆشیال میدیا بینی ومە تووشی شتیوا بوونیان نا یان ئێستا هەندێک شوێن فێر بوون پێشەوەی شتەکە بگەن بە تۆ لە ڕێگەی ئەم با بڵێن پارەدانی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی ئەو ئەپانەی کە پارە وەرەگیرە بە ئەلکترۆنی پارەکە پێشتر لێ وەرەگەن جا شتەکەت بووەنەر ئێوە کەمانەکەن ڕاستێکیمە بەر شتەکە گەیانین ئەگەر بەگەیاندن وێسە گەیاندنمان هەبووە بۆ مووسڵ تا پێی گەیشتووە مشتەرەکە و ئەنجا دو ئەوە پارەمان پێگەیشتووە ئێمەش نا قشتمان بۆ نەگەڕاوەتەوە بەڵام جار هەبووە تەڵەبی شتیان کردووە مەجموعەیە شتی زۆر و ینی پێش ئەوەی ینی هیچ شتێک بێت نامی نردوو ڕفسی کردوەوە توتی من مشکلەیەکم هەیە ناتوانم بکەم ئەوەی هەبووی بە ئەوەی باش بوو کە ئێمە زوو دەستمان نەکردووە بە شتەکە خێرابووی بکەینەگی نازارەرمان لێ شتەکەش بنێرین ئێمە ڕستنیە گرینیان کەسەکە خۆی داوای ڕسمەکەکە بۆی زیاتر ئەکید بێتەوە لەوەی کە ئەو شتێک ئێمە بۆمان دروست کردووە ئەگەر ئیشکالێکیان گلەیەکی هەبێ بە ئەکیدی بۆیە گۆڕان یەکشت هەیە هەندێک لەم بابەتانە لەوانەیە خۆتان ئەزمموی شەکە بۆتان دەرکەوتوە تەڵەبی زۆرتر لەسەر ناکرێ بۆ نمونە وەکو بڵێ حازر لەو شتانی کە ئەزان زۆرە دروستی کە نەبێ بۆ یەگەیەکی تەڵەبی کرد ئەو زووتر بنێرن تا سەر لە نۆدانی کە دروستنەوە ئەو شتەشمان کردووە بەڵێ زۆربەی شتەکانمان بە حازری هەیە بەڵام کەسەکە جاریوە هەیە ئەوێ بیگۆڕێ زیاد و کەمێکی هەبێت ئەوە بەپێی خواستی کەسەکە و دانێکی تری بۆ دروستەکەین ئەڵین باممان هەر هەبێ لەلاوە
جاری واشی ڕێک ئەو شتی ئەوێ ئێمە بە دڵخۆشی یەکسەر بۆ هێنێرین ئەڵێن شکر حازرێ ئەمە شتەمان هەیە زۆر پێوی هیلاک نابینێت. خاتوشینە ئێستا دەرفەت زۆرە بە تایبەتی پێشنگاکانی کاری دەستی هەیە خانمێک بتوانێت و کارانی خۆی نیمایش بکە و لەگەڵیشە ساغی بکاتەوە بۆی کە داهاتێکێ بێ بۆی هەڵتان ناوە لە پێشنگاکانە بەشداری بکەن یان بەشداریتان کردوتە ئێستا؟ نەوەڵا بەشداریمان نەکردووە لەبەرەوەی لە پێشانگاکانە لە فستیڤاڵەکانە کری کەپرەکان زۆرن تۆ کرێ زۆرە ئەی بە کەپرەکە ئەو نەدەرنایانی تۆ بەس زەرێکی زۆرەکەیت و تەواو لە بڕایانیم بەس ناکرێ وەکو دەرفەتێکی خۆناساندن بەکاری بێن چۆن ئێوە سپۆنسەرێن لە سۆشیال میدیاکەتان ئەوەش وەکو سپۆنسەرێک بۆ ئیشەکەتان بەکاربێنن؟ ئەکید بەڵام ئەم ئەشیانی ئێمە کە دایانێن لەوێ ئەیفرۆشین ئەو نەرخەکەی گران نییە وەکو ئەمە با بڵین تاوەکو کڕی ئەو کەپرەمان ئەو شوێنەمان بۆ بێنێتەوە لەبەرەوە تا ئێستا بەشداری شتێکمان نەکردو بەڵام حەزەکەین لە پرۆژەمانای شایخان لە داهاتوودا دەتانێت چۆن پارە بەکارەکەتان بن ببووی کە دوو خانمی دەستڕەنگین بێکەوە کۆمەڵە کاری جوانیان دروست کردووە دڵیان کاری زۆر گەورەتریشان پێکرێ و کۆمەڵک خەون و خولیان هەیە بۆ پەرەبێدانی کارەکەیان هەوڵێت چی بکەن لە داهاتووکن ڕاستەکەی شەکەمە هەڵمامژاردۆ زۆر دوورە لە شەهادەکانمانەوە بەڵام وایە چۆنەڵی حەزێکی خۆمانە ئیشەڵا خەون پرۆژەی گەورەمانە بێت لە دەروی وڵات ئەگەر بتوانین شتەکانمان ساغ بکەینەوەوانە چکە تەڵەبیشمان هەبوو لێوانێ کە سعرەکەمان بە خاوەنەکەی وتووە بڵین عەبایەک و لە چکێک بوو بێکەوە سێتێک بوو وتی زۆر بەجددیتیانە ئێوە بۆ سعرە ئەو ئیشەتان کردووە لێرە زۆر یعنی دەقاتی ئەو ئیشە ئێوە گرانترێکە و ئیشە وتی ئەگەر بەڵێ نەوەڵا گرانمان نەگرت لێرەمان ئەگەر توانین لەگەڵ ئەو خاتونای ڕاکەوین ئێمە لێرەوە شتەکانی بۆ بنێرین بە حازری ئەو لێەوە ساغی کاتەوە بمان هەم بتوانین لە داهاتوە ئیشەڵا دوکانی خۆمان هەبێ بکەین بە براندێکی جلوبەرگی کوردی و هەم ئەکسسواراتی کوردی ئەگەر تۆ شتێک عەفو پێچم نەماوە دەستەکانتان خۆش بێن وەڵام نەمە یەک شت بڵێ ینی ئامۆژگاریە با بڵێن ڕێنمایی چییە بۆ کەسانێک کە هاوتەمەنی خۆتانە بێ ئیشن کۆلێژ و پەیمانگەیان تاو کردو و دانەمەزراون و لەوەش ناچێوازوو بە ناشکری نەبێت دامەزرن چۆن ینی چۆن دەست پێ بکەن یا بۆن و هەر بەڕازەکە خانمێک کچێک لە تەمەنی خۆتانە بیەوێت ئەویش دەست پێ بکە ئێوە توانن هاوکاری بکەن دەستگیرۆی بکەن شتی پێ بڵێن یان ناتایبەتە بە خۆتان و بە کەسی ناڵێن هەر کەسێکە تەخەڕوجی کردووە دانەمەزراوە لە ماڵەوەیە بابێ ئیشی دانەنیشە حقەتەن تۆ حەز لە هەشتێکە لە هەر بابەتێکی تر ئەتەنانەت شتێکی لەمە بچووکتریش خولیات هەیە یەک تۆز حەزە بۆی هەیە پەری پێبە بابێ ئیشی دانەنیشی هەرچێکی بچووکت هەیە ئەتوانی لەم ڕۆژای بیکەی بە بزنسێک هەموو شتێک لە ڕێی مۆبایلەکەتەوە ئەکرێ هەموو شتێک ئەگەندرێ ئێستا دەنگمان زۆر ڕات ئاسانە پێویست ناکە هەر کەسێک کە ئاوا لە ماڵۆ دانیشتووە تەنیا چاوەڕێی دامەزراندنکە کارێکە زەرێکی وای لێ ناکەیت مناڵم ئەگەر ئەو بەهرەی هەتە هەر بۆ خۆشتی بەکاربێنی هەست دەکەم زۆر شتە بۆ ئەگەڕێتەوە ئای خانم زۆر خۆمان بەکارێنین کاری لەسەر کەی مادەم کاتێکی بەتاڵ عادەتەن ئێستا ئێمەی خاتون دەزڕەنگینین یعنی ئیش زۆر هەیە بیکەیت لە ماڵیشەوە بێت ئەتوانی کارێک بکەیت هەم دەزمایەکی کەمی ئەوێ هەم ئیشەڵا قازانجێکی باشیشی لەکەیت ئەتوانی لە ماڵەوە لە ڕێگەی موبایلەکەتەوە لە ڕێگەی ئەو کاتە بەتاڵی کە تۆ هەتا لە بەکارێنانی موبایل و هەنێ شتی تر هەیە بەکاری نەهێنی ئەو کاتە لەمە سەرفکەیت و خۆت بیتە ئەم ئیشانە زۆر زۆر ئیسفادەی زیاتر من دوای پرسیار بکەم تەمان هەردووکتان هاوسەگیریتان کردەوە کەس قەت تووشی گرفت نەبوو لەگەڵ هاوسەرەکانتان بۆ نمونە حەزی لە نیسکافەیەک چایە قاوەیەک میوەیەک خواردنێک چێشت بێ بەڵام ئێوە بەهۆیەوەی کە وعدێکتان داوە ینی چوزانم هاوسەر و مناڵ و خزم و کۆسکارتان ئیهمال کرد بە جۆرە جوان تووشی کێشە بوو بێتن ئەگەر شتی وایە ڕاست پێمان بڵێ ئەڵەم شتیوە بۆیان نا ئەوان هەر لە سەرەتاوتم ئەوان زۆر پشگیرمان بوون جا ئێمە هەوڵین لە کاتێکە ئیشەکانمان بکەین کە ئەوان لە ماڵەوە نەبن ئەوان لە ئیشی خۆیان ئێمەش لە ماڵەوە ئیشی خۆمان نەگەین هەندێشەیە کە مێردەکەیتۆن جاگسکی کارەباییە خوا بەخێر بێن سەرکەوتوو حەزەکەم کۆتا جار بەڕوونی جاری کە پەیجەکە بەس وەکو هاوکاریەوە ینی وەکو بڵێ سەکویەک بۆ ئێوە بێ نازانم ئەمانەش بەڕاستی بەتەمان بیان بنەوەیان لێرە
هۆنیاخان و خشتێکمان هەیە و ئەم برایانە هەموو خوشک و هاوسەریان دەتوانن نەشیان بنەوە ئاساییان یەکی هەدەیەک بچووکیشمان بۆ حازر کردوون سەلامت بۆ ئێوە بەخێر بێنێ زۆر خۆشحاڵ پەیجەکەمان ناوەکەشیمان لێرە داناوە وڵاگە کامێرەمان هاندمەید لیرە دووداش هەیە ئەگەر بۆی سێرشەکە بە تەواتی بێت لۆگۆکی خۆشمان هەر ناوەکەی و باگراوندێکی سادەی هەیە دەستان خۆش بێ یاخوا بەخێر بن لە بەڕێزان ژین نەبەهادین و ساهیوا دەزڕەنگینی شەڵا بتان بینینەوە بە چەند تەلەفۆنێک نەتوانین بانگتان کەینەوە ئەوە ڕاستی دوێتان بازانەوە دووبارە زۆر سپاس مەمنون خۆشحاڵ بین